اسلامی ما بریا کمتری 2 سالان حسن روحانی لور لباجار مهاباته بحثا یکی کرد که پیوست جداهی دنافبرا نتویان در پارێزگەها ئورمیە نەمینە و بەرپرسارەتی بە کەسێن جێهاتی بێداین بە شێوەیەکی یەکسان دنێڤبەرا پێکهاتەیاندا ئەف گوتن دە ڕۆژە 31 حەزیرانە 2016 دەبوو لە ناوچەیەکی و خەڵک تێهنیە وان گوتنانە پارێزگەها ئورمیەک و کورد تێدا ڕۆبڕووی جوداهیەکە مەزن بوونە و ji بەرپرسارەتی و ڕێڤەبەریا پارێزگەهێ هاتنە بێپارکردن. من در این زمینه از جداهی نتوایی شرمزار دکم و پسند ناکم. از جی پارێزگار و هەموو بەرپرسان ڕادگەهێنم گۆدامەزراندن دوێ لەسەر بنگا زانستی و جێهاتی بوونێ بە دوێت دەربارێدا نابە پرسان نەتەوەیی باندۆرەکە هەری بچووک ژید ناو بەرپرساندا هەبە. هەرچەند ئەف سوزا ڕوحانی نەگەلەکی نو بوو دە پرۆپاگەندەیەن خۆلا یەکەمە هەڵبژاردنên سەرۆکۆماریە دەژی ڕوحانی سوزێن وەها دابوون لێ لە پارێزگەها ئورمیە تو نیشانێک جوان سوزان نایی دیتن. ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوایی بەداخەوە ئەتالهام ئەوە کەمە دیبینین بەرپرسان لە سەتی لە ئاستی سەرەوە و لە ئاستی مدیرکل و معاونی مدیرکل و معاونی ئوستاندار و ئەوانە تەلاشیانەوە نەبووەکە لە کوردەکان بە شێوەی شایستە لە حەدی تەوانی خۆیاندا خەڵک وەربگرن و ئەوە هەمیشە بۆتە بۆی ئێفرازی ئێمەوە لە زۆربەی جەلسات و لە مەراسماتی مختلف ئێمە ئێفرازمان بە پرسان کردووە. پارێزگەها ئورمیە ji دۆ neteweyên sereke Kurd û Azerî pêktê piraniya parêzgehê jî Kurdin lê pêtirî nod ji sedeya berpirsaretiyan para azeriyan e diwarên emnî serbazî heta siyasî aborî û cibcêkarî de jî her Kurd bêparin. Ev bêparbûna Kurdan ji berpirsaretiyan bandora xwe li jiyana xelkê Kurd kiriye navçeyên Kurdî yên wê parêzgehê bêyî xizmetguzarî û pêşveçûn mane. بۆ ئەو کێشەیە هاتوتە پێشێ بەشێکی ئەرزم کردی کە دەکرێت لە نێوبرایانی تورکماندا بۆی بگەڕێن بەشێکشی دەبێت لە ناوەند بۆی بگەڕێن ئەو بەشەی ناوەند یەکجار گرینگە گرنجەکەشی لەوەیدایە بەرحاڵ هەموو اختیارەکە لە دەستی ئەواندایە هەموو بەرنامە و پرۆژەکان لەوێ گەڵاڵە دەکرێن هەر کەسێک کە لابی زۆرتر بۆ لە ناوەندی دەسەڵات سەهمێکی زیاتری لە دەسەڵات و لە سەروەت و لە معرفەت بردووە. Di salên derbasbûyî de çalakvanên Kurd ji vê nedadperweriyê gelek narazîbûn nîşandan dibe ku her ev narazîbûn jî bin bandora xwe kir ku hikûmeta Ruhanî parêzgarekî ji navçeyeke derveyî parêzgeha Urmiyê bîne û li cihê parêzgarê Azerîyê Urmiyê dane. Parêzgarê nihayê Urmiyê Mihemed Mehdî Şehriyarî Kurdê Xurasanê ye. Vê yekî jî hîviyek çêkiriye ku derfetek ji Kurdan re çêbibe û hindek serdestiya netewa Azerî di parêzgeha Urmiyê de kêm bike. بە هاتنی وستانداری جدید ئەو تەغییراتی کە پێویستە لە ئوستانی ئازەربایجانی ڕۆژاوایی لە نظر مدیریەتەوە ئینشاءالله شاهدی بین و حرەکەتایەکیش دەست پێ کراوە. Divê parêzgehê de ku hemû pêkhateya desalatê di destê netewa Azerî de ye guhartina di berjewendiya Kurdan de karekî asan nabe meger di dirêjdem de. Niha Hesan Ruhanî di vê halî de wê îro serdana parêzgeha Urmiyê bike.